خوا شاهدە بە سەد جار جۆم لێ بوو کە لاهور بەوانەی دەوروبەری خۆی ئەوت یەک بەشەر یەک تەقەنەکە، یعنی ڕۆژی حەشر بوو، والحاصل بەڕاستی یعنی ڕۆژی حەشر بوو. قەسفەکە لەوەدا نەبوو، کاتێک ئەبینین ئاگر لەسەرەوە بەربوو، لە ناو مەسبەحەکە ئاگر ئەهاتە دەرەوە، لە هەموو ژوورەکان ئاگر ئەهاتە دەرەوە، هیچ حەلێک نەمابوو. من مەسیجێکم نار بۆ ماڵەوە، وتم من ئاواستەوە ئێمە سووتاین، کوڕە بافڵ شەڕاگرە، بافڵ با لێرە ببڕێتەوە. هەر هاواری بافڵمە کرد، جوابی نەدایەوە. هەر بەنا ئەو هێزە ڕۆیشتم و تەقە و بەرتانچی ئەکەوتەوە. شێخ لاهورم هەڵبژار، باوەشێکم پیا کرد، وتم من لەگەڵ تۆ ئەبم. باڵێکی پێوە ناموتی ناتۆ لەگەڵ من مەبە، بڕۆ لەگەڵ پۆڵات بڕۆ. ڕۆیشتم بۆ دەباشان دوای 8 تەمموز، وتم ئێستا ئەچم هەلیەکەم، یان چکە بافڵ دڵی من ناشکێنێ. یە بەناو ئەو ئاگرە، بەناو ئەو هەموو فیشەک و هینە و یعنی لە 100% مطمئین بووم کە ئەموت ئێستا بافڵیە باوەشم پیاکە نەهاتە دەرەوە. ئەوە هەتایە گلەیە.